کۆبوونەوەی بەرپرسی حەزبە کوردستانیەکان لە بارەگای مەکتەبی سیاسی یەکێتی لە کەرکووک بەڕێوەچوو. تیایدا بڕیاردرا بە جلوبەرگی کوردی و هەڵکردنی ئاڵای کوردستانی یادی نەورۆز و ڕاپەڕینی کەرکووک بکرێتەوە و بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووکیش داواکرا سەرکردایەتی سیاسی کوردستان بەدەنگ بێت. هاوئاهەنگی پێکەوە لە پارێزگای کەرکووک یاد و بۆنەکان دەکەینەوە و داواش لە جەماوەری شاری کەرکووک دەکەین بە گەرمی بەشداری بۆنەکانی یادی نەورۆز و ئازار و هەڵەبجە هەموو یادەکان بەرز ڕابگرن پیرۆزی بکەن بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە لە شاری کەرکووک. جەخت لەوە دەکەینەوە کە یاسا سەروەر بێت حکوومەتی ناوەند دەستور جێبەجێ بکات. ئێمەش هیچ کارێکی نادەستوری و زۆرم لێ قبول ناکەین داواکارین دۆخی کەرکووک ئاسایی بکرێت. داوا لە سەرکردایەتی کورد دەکەین لەسەر کەرکووک بەجواب بێن و چیتر هیچ جۆرە دەسەڵاتداریەکی قۆڕخکرا و قبول نەکرێت. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە کەرکووک سەرباری خراپی دەرەنجامی ڕەفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بە گرنگی دەزانن بۆنەکان بە نیشتیمانی بکرێت و هەڵەکانی ڕابردوو دووبارە نەبێتەوە بۆی بۆ دۆست و نەیارانی کورد پیشانی بدەن دەست لە کوردستانیەتی کەرکووک هەڵناگرن. ئێستا ئەم حاڵەت دژواری کە هاتەتە پێشەوە کە بەداخەوە هۆکارەکەی هەندێکی خۆمان بووین و ئەو ڕیفراندۆمە بوو کە زۆر هاوار کرا کە نەکرێ بەڵام ئاخری هەر بە قسەی کەسیان نەکرد و هەر کردیان و ئەوش ئەنجامەکەی بوو کە بینیمان بەڵام ئێستاش ئەم بۆنانە چونکم بۆنەیەکی نیشتیمانیە پێویستە هەمووان پێکەوە هەوڵ و کۆشتێکی گرنگی پێ بدەین و بتوانین کە بۆ خەڵک و بۆ نارەکانشمانی بسەلمێنین کە هەرگیز کورد دەست لە کوردبوونی کەرکووک کوردستانی بوونی کەرکووک ناگرێ بەو مانایی کە نا هەموو پێکاتەکانی لێ دەرکەین نە شارێکی کوردستانی و جێگای هەموو پێکاتەکانە. دوای ئەم بارودۆخی کە ئێستا دوای 16 ئۆکتۆبەر هاتوتە گۆڕێ ئەمە یەکەم کۆبوونە یەکەم بۆنەیە کە ئەتوانین بڵێم حزبە کوردستانیەکان ئیکەنەوە کارمان لەسەر کردو بە تایبەت لەم کۆبوونەوەیە یعنی لەسەر ئەوە کار بکەین محاولە بکەین بە هیچ شێوەیەک وەزعی حزبایەتی تیا دەرکەین ئەم بۆنەیەکی نەتەوەی نیشتیمانیە و ئەو هەڵارەی کە کاتی خۆی کراوە دووبارە نەبێتەوە. لە 5 مانگی ئازاری ساڵی 1991 لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕینەوە هاوڵاتیانی کوردستان دژی ستەمی بەعس ڕاپەڕین و لە ئێوارەی 20 ئازار لە کەرکووک تەپڵی سەرکەوتنی ڕاپەڕین لێدرا. هەرچەندە ماوەی مانەوەی کورد لەو شارە زۆری نەخایاند تا ساڵی 2003 و ڕوخانی بەعس جارێکی تر کورد توانی دەسەڵات لەو شارە بگرێتە دەست و ماوەی زیاتر لە 14 ساڵ دەسەڵاتی ئەو شارە بەڕێوە ببات. بەڵام ئەنجامدانی ڕفراندۆم و هەڵی سەرکردایەتی سیاسی کورد وای کرد لە 152 خاکی کوردستان کە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان دەگرێتەوە لەدەست بدەین و ڕەنجی چەندین ساڵی هاو نیشتیمانیان و خەباتی بێوچانی کورد بە فیڕۆ بدرێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.